ناو رسول خورشید اسماعیلا موالدی خۆم موالد پەنجامە لە ساڵی 66 ئەمێن بالم کردێ لە دەشتێ چیمە کەرکووچێ لە کەرکووچێ ساڵی 80 هاتیمە هەولێرێ هاتیمە هەولێرێ لە هەولێر لە کاسبم کردیا دوایش تەعین بیمە لە پارچ 17 ساڵا من لەو پارچمە بين حيدر عثمان رشيد قرد عزباني تمنم 69 ساڵە 13 ساڵە لەو پارکە ئیش دەکەم ئەو پارکەیە کاتی خۆی سەربازگەیەک بووە جێی ترس و تۆقاندن بووە پاشان پاشی ڕاپەڕینەکەی نۆهەتەکان حکوومەتی هەرێم و شارەوانی بڕیاریاندا شتێکی جوانی لێ دروستکەن ئەوە بوو لە 2000 ساردەی 2000 دەست کرا بە دروستکردنی ئەو پارکەیە دەوری من ئاودان بوو فریز بوو ئەو گیانە بوو پێمەڕەکاری بوو دەوری من ئەوەیە ئەوە بوو ئەو شتانەمان دەچان جامان دەچان ئەوە گورمان دەچان گورمان دەبڕیەوە سارە دوو زانە بەس گوری دەبڕینەوە مانجی نۆ مانجی دوو ئەو گوران چکەگە نەبڕیەوە ئەو گورانە ئەو کوکێ دەمینێتن گوری ناگرتەوە گوری ناگری هیچ شتاقی بەس مادەم بڕیتەوە ئەوجا دەست پێ دەکات گوری دەگرتەوە جوان دەبی ئەو پارکە پێکاتوە لە چەند بەش زۆر بەشی هەیە بەشی باخچەکانمان هەیە بەشی دارستانمان هەیە نەمامگەمان هەیە بەشی نافورەکانمان هەیە بوحەیرەمان هەیە جێی لە ئابەی مندارانمان هەیە تاتانمان هەیە لە بۆ وەرزشکردن ئەو پارکە بریتیە لە پانتاییەکەی 800 دۆنمە 8 دەرکەی تێدایە زیاتر لە 20 بیری ئاومان هەیە لەنا ئەو پارکە 7 حەوزی کۆکردنەوەی ئاومان هەیە بۆ ئاودانی هاوینان
ئێرە پارکی سامی عەبدوڕەحمانە ڕووبەرەکەی 800 دۆنمە لە چاردەی سێی ساڵی 2000 دامەزرایە لە چاردەی سێی ساڵی 2003 بەڕووی هاوڵاتیاندا کرایتەوە نزبەی بابرێن ڕێژەی ئەو دارانەکە لەو پارکەیە زیاتر لە 25 زۆرداری لێدایە نزیکەی 170,000 دار نەمامیشی تێدا بابرێن باسی داری دەکەین جگە لە گوڵ و فریز و سەوزایی تر. طبعاً بابرێن دروستکردنی ئەو پارکەی ماندووبوون و زەحمەتێکی زۆری لێکرایە تا دروستکرا گەیشتە ئەو ڕۆژەی تربیەت و بابرێن خزمەتکردنی ئەو سەوزاییەی ماندووبوون و زەحمەتێکی یەکجار زۆری پێویستە بەڕاستی یعنی دەبی لێرانە شەو و ڕۆژ کار دەکرێت لە بۆ خزمەتکردنی ئەو دارانە لە بۆ پاراستنی ئەو سەوزایە کە لەو شارە هەیە لەو پارکەی هەیە بابرێن ئەویش بە ماندووبوونی ئەو کرێکار و ئەو خەرکە لێرە ئیش دەکاتن و چاودێریکردنیان بە بەردەوامی و بابرن زیاتر ئەو کرێکارە بە تەمانانە لێرەنە شارەزایەکی باشیان هەیە جێی دەست و پەنجەیان دیارە بەڕاستی ئەو پارکە گرنگجێکی یەکجار زۆری هەیە لە شاری هەولێر تەبعاً ڕێژێکی یەکجار زۆر ئۆکسجین دەداتە ئەو شارەی هەر بەسیەکانی هەولێریش ناسراوە. من بە شخصی خۆم باخەوانم لە باخچەکان ئیش دەکەم باخچەکان بریتە لە فریز و دار و گوڵ و ئەو پارکە بە هەوەنتە نەبوویتە ئەو پارکەیە خەڵک بێ بە ئیسراحەتی خۆی ناوی بسڕێتەوە و وەکو منداری ساوا وایە ئێمە زۆر خزمەتی دەکەین دوو ستافمان هەیە ستافی سبەینان و ستافی هێواران ئەو گوڵانە کە ئەم بە شخصی خۆم ئەو گوڵانەیە دەبڕم دەکەمە قەڵام ڕەوانەی مەشتەلی دەکەین لەوێ ئەوان دەیچین و بەرهەمی دەینن و هەروها ئەو دارانەیە خزمەتکردنی دەوێتن وەکو منداری ساوا وایە دەبی سارێ ئاگامان لێبی ئەوەی هیچیک دەبی دەی بڕێن ڕێکی دەخەین ئەو فریزەش هاوینان مەچینەمان هەیە مەچینەی فریزی پێدەدورین بین نابین دێتن ئەو فریزانە دەدورین خاوێنی دەکەینەوە و هەروەها بەشی ئاودانمان هەیە بە فترە بە هەفتەی 3000 هەر بەشێک 3000 ئاودانی خۆی هەیە. هاتیمە پێمەڕەکاریم کردە یعنی مستەمر پێمەخواانە 3 تا ساڵان بەس پێمەڕەکاریمان کرێن ناو غاباتی بوویمە ئەو دووش غابات ئەودیوی ئەو دوی غابات بەس عیدیمە بوو دوایش هاتی ئەمیانی نەتێ دوکان لێ دوکانش فریزی ئاوە دەم و جای بژارەکەم و داری خزمەت دەکەم و دارەکەیش بیدەی بڕم و ئەو یعنی گورمانۆ دێ گوری دەستینم و سا مەسەلەن ئەو مەتیقەیە ئەو مەتیقە ئەمە عیدی منە ئەو مەتیقەیە ئەو مەتیقەیە هەر کەسە بەشی خۆی هەیە هەر کەسە عیسای ئەوەی خۆی هەیە لە خۆی خاوینە کاتۆ خاوینە دەبی خاوینکەیەوە خزمەتی بکە ئەمە واسارم سپیکردن ئەو دارە دار و خزمەت دەکرێت کو دەکرێت ئەگەر ئەمە لێرە نەبی نەفەر نەبی ئەو دار ئەمەش کەبی ئەمە دەی ببرێتەوە ئەمەش کەبی ئەدی خزمەتکردن دەبێت بە خزمەت بکەیت.
یەک لەو ئیشانەی من بژارکردنە ئەو جای ناو جۆگانە دێتن دڕکی وای تێدایە جایی غێر ئەوە ناو جۆگانە هەیە خاوەنی دەکەینەوە بژاری دەکەین فڕێ دێن و جێی ئەومان هەیە زبرمان هەیە فڕێ دەین تەرەکتەر دێ هەری دەگری دەباتن ئەوە لەوەی بە خاوێنی بمینێتەوە ئێمە زۆر پێوەمانی دەبین بەو بژارەیە. ئەو پارکەیە هەروە ئاسان نییە خەڵک تەمەشای دەکەوتێ ئاودانی زۆر زەحمەتە هاوینان بە شەو بە ڕۆژمان هەیە ئاودان من بە شخصی خۆم ئەو ساڵەکە بەیانی دا دەهاتم ئاودانم دەکرد حتا سڕێ خۆم تەواو دەبوو ئەوەندە ئاسان نییە برێ وەڵڵا هەر بە فشە و ئاو دەدرێتن و ئەو هەشیم بۆ خزمەتی زۆر دێ مادیبوونێکی زۆری هەیە شەوانیش ستافی شەوان هەیە شەوانیش ئاو دەدرێتن بۆ ئەوی پێڕان ناگەی لەبەرەوەی زۆرە ئێمە تقریبان 20 بیرمان هەیە کە بیرەکان ئاو نێرسە حوزەکان لەوێ ئەو ئاو کۆ دەبتەوە و تەوزیعی دەکەین وها ئاسان نییە ئەو ئاودان هەر بەفشە خەڵک تەماشا کاتن ئەو پارکە ئەوها جوانە و شین و ڕێک و پێکە. ئەوانە ئەو خەرکە دێتن مندار ڕناوەسی بە خۆیان گوری لێ دەکەنەوە یان دەیشێنن ئەمە تەماشا دەکەین پێمان ناخۆشە بێتاقەت دەبین لۆ چماندا لۆخ ئەو خەرکەماندانە لۆخۆ بێتە نایە ئەو خزمەتەکەین لۆ ئەوەی خزمەت دەکەین ئەو خەرکە لۆخۆ بێتە نایە لۆخۆی ئیسراحات بکە یان لۆخۆی ژیانش خۆش باتە سەری ئەمەش نەکتێک بدە. والله ماندبوونی دەبین بەڕاستی ماندبوونمان هەیە ئیسراعاتیشمان هەیە هەموو یعنی مام ناوە ئیسراعاتی کەمتر لە ماندبوونەکەی زیاترە بەخۆی بەخدرێ سەبر تارە سەبر بەچێ بەرهەم شیرنە بەرهەمی لۆ شیرنە هەتوو کە سەبرەکە کرد ینی تووش چنابی بەرهەمەکە شیرن دەبی. لەو پارکەی ئەوانی خزمەتی ئەو پارکەی دەکەن تەبان کەسی شارەزانە بەڕاستی زۆربەی زۆری ئەوانەی ئەندازیاری کشت و کاڵینە بەشێک ئەوانە کە زیاتر ئەندازیارە کشتوارەکانمان زیاتر خزمەتی داروبارەکان دەکەن چۆنێتی بەخێوکردین وەختی ئاودانی وەختی بابرێن پەینکردنی تیمی جودامان هەیە بابرێن لە بۆ ئەوەی مەسەرەن لەو گۆرزەی کە لە هەولێرێ هەیە بابرێن باسی هاوین بکەین دەرەجە حرارێمە هاوین پلەی گەرما دەستە 50 پلەی سیلیزی ها زستانان دێتە ژێر سفر ئەو تەسیراتی زۆری هەیە لەسەر داروباری ئەمە تیمی پاراستنی ڕۆکمان هەیە بەردەوام ینی بەکارهینانی دەرمان و لە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانە بەکاربێت. یەک لە دارەکان ئەوە داری چنارە
بشت لە چیکچکە بوو کە چاندیتمان ئێمە خزمەتمان کردە لە ناو ئەو پارکە هەزاران داری وامان هەیە هەمووی بەو شێوەیە خزمەت کرایەوە بووە ئەو وەکو مندارێکی ساوا وایە منداری ساوا تا دەگاتە 20 سات چەند جار نەخۆش دەکەوی و مەینەتی و زەحمەتی و ئەوەی هەیە ئەو دارەش وایە بە هەمە هەوڵ و هیمەتی ئەو ژینگە پارێزانە گەیشتە ئەو بەرهەمەیە. ئێمە مەجموعەک ژینگە پارێز خزمەتی ئەم پارکەیە دەکەین لێرەوە چاوی هەمویان ما دەکەم دەستخۆشیان لێ دەکەم زۆر ماندوونە ئەو پارکە زیاتر لە 250-300 هزار داری زیاتر تێدایە هەمووی کرێکاری خۆماری ئەو ژینگە پارێزانی خۆمان بەرهەمیان هینایە خزمەتی دەکەین و ئاسان نییە خەڵک تەماشاکە هەموو دارە لێرەیە ئەو دارەیە بە خۆمان بەرهەمی دەینین نەمامگەمان هەیە لە نەمامگەکان دوو وەرزمان هەیە وەرزی بەهاران و وەرزی پایزان قەڵەمکردنمان هەیە دارەکان گوڵەکان ئەنواع دار و گوڵمان هەیە بە خۆمان بەرهەمی دێنین. دو نمونە مەسەلا دوو کرێکارێکە لێرە نەوەکو سەربازەکی ون ئیش دەکەم بەڕاستی جێ پەنجەیان دیارە تەمەشای دەستی وانە کە نەوعەکە لەگەر ماندی بوون و لەگەر خزمەتکردنی ئەو دار و گوڵانە لە کاتی تەقلیمی ئەوان بە خۆیان تەقلیم دەکەن لە کاتی ئاودان بە خۆیان لەوانێ بەیانیان زوو دێنەوە یانی بەبێ ئەوەی ئەمە ئرشاداتێکی بەو نەوعیان بدەنی لەبەرەوە شارەزایکی باشیان هەیە بەردەوام ئەوانە خزمەت دەکەن ئەرکەکەیان لەسەر شانیمە شوو کردیە بەڕاستی. لێرەوە داوا لە خەلکی خۆمان دەکەم یارمەتیمان بدەن لۆ پاکڕاگررتنی ئەو پارکەیە لەبەرەوەی شتێکی جوانە خەڵکێکی زۆر دێتن گەشتیار و خەلکی هەولێر و گەشتیاری دەوڕێ هەولێر و دێن شتێکی جوانە عەز دەکەینەوە هە بە جوانی ببینێتەوە بۆ ئەوەی بۆ کوردستانەکەمان ژینگەکی پاک و خاوێنی هەیە و سوپاسی یەکە کارمەندانی پارتی سامی عەبدوڕەحمان بکەم کە ڕۆژانە لەوانەیە ئەمە هەموو هاوڵاتیان کە سەردان دەکەن لە دوورەوە هەست پێوە ناکەن کە ئەرچی ئەو کارمەندانە لەوێ ئیش دەکەن چەند زەحمەت و ئەستەمە ئێمە لە ماڵەکەی خۆمان لەوانەیە دوو دارمان هەبی یاخود حەدیقەکی دوو بە سێمان هەبی کە بەخێوی دەکەین دەبینین دارێکمان پێ بەخێو ناکرێت بەڵام لەوێن دەر بە سەدان هەزار دار خزمەت دەکرێتن و دەتوانم بڵێم هەمویان وەکو سەربازەکی ون خزمەت دەکەن لە ڕووی ژینگەیەوە پارتی سامی عەبدوڕەحمان دەتوانم بڵێم وەسفەکی بەوە بکەم بتوانم بڵێم سیەکانی شاری هەولێرەیە ئینشاءڵڵا بتوانین لە شاری هەولێر هاوشێوەی ئەو پارکە دروست بکەین و لۆ ئەوەی بتوانین ژینگەیەکی زیاتر و تەندروست لۆ هاوڵاتیان دابین بکەین بەڵام ئەرک و یاخود پاراستنی ئەو پارکە زۆر قورسە بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی لۆ دارخان دەکاتن لەوەی خزمەتی ئەو پارکە بکرێتن چونکە ڕۆژانە بە تایبەت ئەمە دەتوانە بڵێن بە هەزاران هاوڵاتی سەردانی ئەو پارکە دەکەن و یاخود بە تایبەت لە مناسەبەکانیان یاخود ڕۆژانی هەینی و پشوەکاندا دەتوانن بڵێن بە چەندین هەزار هاوڵاتی سەردان دەکەن و کە لە بۆ کات بەسەر بدن یاخود جەوێکی جگەلەوە عائیلی زۆر جارەمەندەوە دەبینین کۆمەڵە خێزان کە بەداخۆ بڵێن ئێستا پەیوەندی خێزان زۆر کەم بەڵام ئەو پارکە وەشی کردوەکۆ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەموو هاوڵاتیان خۆت خزمان لە شوێنە کۆ ببنەوە لۆیە پاراستنی بەدڵنیاییەوە ئاسان نییە و
و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەو چاوە تەماشا دەکرێت کە یەکە لە پرۆژە هەرە گریکەکان و گەورەکانی شاری هەولێر و دەتوان بڵێم شانازیشی پێوە دەکەین. سەبارەت بە بەو کارمەندانە لەویش دەکەم دەتوان بڵێن بەشێکی زۆریان سەربازی ونن بێ ئەوەی گوێ بدەنا کاتەکانی دەوام یاخود گوێ بدەنا سەحەتیان یاخود گوێ بدەنا ماڵ و منداڵیان کاتەکانیان تەرخان کردووە لەگە لۆ خزمەتکردنی ئەو پارکەیە دەتوانم بڵێم لەگەڵ ڕۆحیان تێکەڵ بۆ لە ئەوەی گوێ بە هیچ شتێک نادەن خزمەتی ئەو پارکە دەکەن. دوو لەو کەرماندانەی کە ئێستا دیاری کراوە کە سەربازی بە فعلی سەربازی ونن مام ڕەسوول و مام حەیدەرن سبەینان زۆربەی کاتەکان بێ ئەوەی ئێمە لە خەو هەستابین ئەوان لە دەوامی خۆیانن یاخود شەوان ئێمە لە خەو دابین ئەوان بەردەوام لە خزمەتکردنی ئەو پارکە بن بە دڵنیاییەوە جێگای ڕێز و تەقدیرن هەرچەند ئێمە سوپاس و یاخود ستایشی ئەو کارمەندانە بکەین ناتوانم بڵێم لە بەرنامەیەک یاخود بە وەسفێک وەستە بە هیچ شێوەیەک وەسفی ئەو بەڕێزانە بکەم. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 لۆ کارمەندانی یاخود سەربازی ونی و کارمەندانی دوو کارمەندی بەڕێزی کەماند و نەناسی پارکی سامی عەبدوڕەحمان مام حەیدەر و مام ڕەسوولە کە بەداخەوە مام ڕەسوول ئەوڕۆ بەهۆی ناجێگیری باری تەندروستی لە خەستەخانەیە ئیشاڵڵا لە خەستەخانە سەردانی دەکەین و ئەو دیارێشیان پێشکەش دەکەین. پیرۆزە مام حەیدەر دووبارە پیرۆزە.